سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر جموجۆڵەکانی چەکدارانی داعش لە دەڤەری مەخمور بە تایبەتی لە بناری چیای قەرەچووخ لەم چیایەدا ئاگر لە دەغڕ و دانی کوردان لەم ناوچەیەدا بەربووە. بەشێک لە جوتیاران دەڵێن هۆکارەکە چەکداری داعشە، بەشێکی دیکە دەڵێن خەڵکانێکی نەناسراوە. دەمانەوێت بزانین هۆکاری سەرهەڵدانی ئەو ئاگرە چییە و جموجۆڵەکانی داعش لەم ناوچەیە چییە. دەمانەوێت ڕای جوتیاران بەرپرسانی ئەو ناوچەیە وەربگرین و لێکۆڵینەوە لەسەر چۆنیەتی دروستبوونی ئەو ڕووداوە بکەین. پێم بڵێن ینی وەکو پێشتر باستان کرد تا ڕادێگە ئەو کاتێک کە ئاگر کەوتەوە لە دەغڕودانەکە ئێوە ئاگادار بوون ینی لە دوورەوە ئاگاداری ڕووداوە. دونێکە سعات دەوری سێ و ئەو ناوە بوو عسر بوو عسر بوو بەرێ ئاگرەکە گچکە بوو کە من لێرە ڕۆشتمە بخۆم خەرشی مەخمورمە باشە دەچوومە مەخموری ئاگرەکە گچکە بوو ینی ئەو حالە نەبوو برێ ئاگرەشی گەورە بیتن و لە دەغری دروست بووە هەل لە لای لە پشت سایل و حتمەن دەغڕوانە باشە سەرەتا ئاگرەکی بچووک دەستی پێ کرد دواتر چی بەسەرات دواتر دیارە خەرکەکە چوینە ئەم لێندا خەرکەکە چوینە ئەو فەلاح و شتەکانی ئەو ناوەی تانکە روشتی خۆیان بردەکە ئاگرەکەی بژێنەوە ینی بەر لەوەی حکوومەت تیمی شارستانی ئاگر کوژێنەوە بنێری خەڵکەکە چووە ئاخر دەغڕودانیان لێن دەرهەیە لە خەمی ئەوە بوونە دیارە تێشەکەش ڕێگریان لێ کردینەوە نیان هێشت نێنێشتێ زەقی چاو دەغر دەسووتە بەرە قسەکە ئەو هاالەیە چکان بخۆم لێن دەرنەبوومە برێم دیتە بووم بەس قسەکە ئەو هاالەیە کە تەنکە وشتیان بردیا ئاگرەکەی پێبژێنەوە ئەیش ڕێگریان لێکردنەوە هەتا شتەکانیشان گرت زۆر باشە دەڵێن چەند کەسێک بووە ئاگریان دروست کردێ و داعشیش وەڵاهی ئەوەی کە دەرێن یعنی هەتا ئێستاکە سەرچاوک نەبوو برێ بە چای خۆم دیتە بم بە زۆی باس لێ دەکرێتن دەرێن دوو کەس بوونیان کاو ئاگریان کردەوە گەڕیان پێ بووە نە بە پێ هاتینە ئەوەی باس لێەوە دەکەن لە چی هاتی نەخوارە لە چی هات نەخوار دواتر چینەوە ناوگەریەکان ئاگرەکەیان کردەوە پاشانیش هەتا شەوەکەی شتەکە ئەوها گەورە نەبوو پێش مەغریبەکەی داوایان لە تیمەکانی بەرگی شارستانی کرد کەس نەهات بەڵام لە هەولێر هاتبوون گوتیان ڕێگان لێگرت ئەخەر لێرە ئیزن نەدرابوون حکوومەتی نقطەی تەفتیشی عراقی ئەوان ڕێگریان لێ کردبوون ئەگەر لە هەولێرەوە هاتبوو ئەگەر ئەمە نەمدیت بەس دەرێن هاتوبوو دەڵێن داعش هەیە لەو منتیخی بەڵگەت چێ داعش هەیە بەخوای جم و جۆلیان هەیە ینی چ دەکەن نمونەوە ئاگرکردنەوە ئەو شتانە هەیە حتمەن بۆ دەغڵ دەسووتێنن ینی سپات دەکەن ئێستا برێوینەرەی خەرکەکی فەقیر نایە ماری کەس بستین کابرا ڕۆژە تا ئێوارە خۆی مادی کردبیتن ئەوەی ناکە حتمەن ئەوە ئیشی داعشە ئێستا هەر کوی برەی ناتوانانی گومان لۆ کەس بێت لە ماڵێ دەخەون بە مرتەحی دەخەون بەخۆی ئەو حالەنی هات ترسمان هەر هەیە ینی ترسە سە مەخمور هەیە ترسەکە هەر هەیە تو برێوینەرێت چەند کیلۆمەترێک دوورە ئەو دەشتە کەسی لێ هێز بەتەمای ئەو جێ شەش لێتی بەزڕەبایەتی ئەو هاالێ و سیقی زۆرشمان پێ یانێ ڕداش بە کەیفی خۆی دێ و دەڕوەڵی سیقی هیچمان بوانە نیەوە ئەو قوتەی لێرکوانە هەیە ئیشەکەی چیە ڕوو بە ڕوو پێت دەرێ ئیشی من پاراستنی ناوشار و جادەکانە کاکی برەماندوو نەبی خەڵکی شوێن دەرێ چکاری بەخۆ چیش دەکەی فەلاحی لە دەوروبەری مەغمور زەوی تۆ کردیە لە خوار مەخمور لە خوار مەغمور چ بەوە ڕووداوای دوێنێت چ بوو وەڵە ئەو ڕووداوەڵام شۆتی کارەبا کە ئاگرە ئاگرە دروست ئێستا تۆت کردیە بەری گەنمیان جۆ گەنم باشە ترست لەوە هەیە دیسان ڕووداوێک دروست بێ ئەرێ وەڵە ترست هەیە وا بەتەڕی دەدورین بەتەڕی دەدورنەوە ئارێ بەخۆ ئێستا ئێمە بەرەو شوێنی ڕووداوەکە دەچین وەکو بەرپرسانی ئیدارەی مەغمور باسی لێوە دەکەن دوێنێ سێ چەکداری داعش ئاگریان لە دەغڵ و دانی جوتیارانی کورد بەرداوە ئەم شوێنەی کە ئەمە ئێستا پێیدا دەڕۆین ئەم ڕێگایە تا ڕادێک دەکەوێتە نێوان سنووری هێزەکانی عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان بەرپرسان باز دەوە دەکەن لە شەواندا داعش دەکەوێتە جم و جۆڵ چونکە وەکو دەبینن ئەمە شوێنێکی شاخاویە لە چای قەرەچووخ شەوان داعش دەکەوێتە جم و جۆڵ و ناوچەکەش مەترسیدارە ئەو شوێنەی کە پێشمەرگەی تێدایە تەواوی ئەمن و ئاسایش بەرقەرارە هیچ مەترسیەک نییە ینی بەباشی پێشمەرگا شوێنەکە دەپارێزێ بەڵام ئەو ڕووداوی کە دروزووە ئێستا ئێمە بەرەو شوێنەکە دەڕۆین شوێنەکە لە ژێر کۆنتترۆلی سوپای عێراق و حەشدی شعبیە
و تەنانەت ئەوانیش باس دەوە دەکەن لە شەواندا ناتوانن کۆنتترۆلی ناوچەکە بکەن و تا ڕادەیەک داعش دەکەوێتە جم و جۆڵ. ئەمە شوێنی ڕووداوەکەیە ڕووداوی ئاگرکەوتنەوە لە دەغڕوودانی جوتیارانی کورد تاوەکو ئێستا ئاگرەکە هەر بەردەوامە وەکو دەیبینن ئەمە چای قەرەچووغە دەغڕوودانی کوردان لە خوارەوەیە یعنی ئاگرەکە تاوەکو ئێستاش کۆنتترۆل نەکراوە بەشێک لە ئاگرەکە لەسەر ئەو چای قەرەچووغ لە بناری چای قەرەچووغ درێژەی هەیە بەرپرسان لە ئیدارەی مەغمور دەڵێن بە پێی زانیاریەکان سێ لە چەکدارانی داعش دوێنێ عەسر هاتوونەتە خوارەوە ئاگریان لە دەغڕوودانەکە بەرداوە پاشان ینی بە باشیان زانیوە کە جم و جۆڵە سەربازیەکان لەو ناوچەیە تا ڕادەیەکی زۆر لەژێر کۆنتترۆلی عێراقدا نییە ئەو کارەیان کردووە و دواتر گەڕاونەتەوە شوێنی خۆیان. دەستان بە دوورینەوەی دەغڵودان کردووە لەبەرچ لەبەر ڕووداوەکەی دوێنێ بەڵێ لە ترسی ئەو ئاگرێ بوو لە بەهندێ ئەوڕۆ دەستمان مەدر نەکردی باش ئاگرەکە نزیک بوو یان دوور بوو بەڵێ نزیک بوو بەڵێ زۆر نزیک بووە لێمان ترسی ئەومانە بوو کە ئێستا دەغڕودانەکانمان مەموستێ شێ دەیشتێنی وەڵڵی داعش دەیشتێنیت داعش دەیشتێنی باش ئێستا ئەنگۆ کە ئەو دەغرێتە دوورنەوە زەرەر نییە بۆ ئێوە بە قورئان قازانجیز نییە زۆر هەرزان بووە تۆ کە دوێنێ ڕووداوەکەت جێبیست بووی دەغریشت لە نزیکوانە چیت کرد حتى ساعات دوی شەو نەنووستی ماوشۆکە تەبعانەوە کاملەوە دەغری من الحەمدلله لەوە هەمووی هیچ فەرقی نییە لەگەری من ئەویت کەش و ئەوە هەری فەرقی نییە بەڵام ئاگرەکە زۆر نیم ئەرێ وڵاتە ساعات دوی شەو نەنووستی باشە کە ئاگر لە دەغر بەردەبی بەڕاستی دەتوانن ئەوەی بکەن کۆنتترۆلی بکەن بەخوا زەحمەتەوە بە حەریق و مەریقی کۆنتترۆل دەکرێت ئەدوێکی ئاگری گرت هیچک بوو بەربرا و ئاگر کۆنتترۆل دەکرێت هەر بە حەریقی و بە ئامێری ئاگرکوژێنەوە دەبیت لە دوێنێوە تاوەکو ئێستاش ئاگرەکە بەردەوام بەردەوام باشە هۆکار چێ بڕ کەم تەرخەمی لە چیدایە تیمی بەرگری عێراقی دەڵێن لە هەولێر هاتیە حریق هاتووە ئاگرەکە بژێ حکومەت ڕێگری کردیە حکومەت ڕێگری کردە نێشتە خەرکە بچ بکوژێتەوە یعنی ڕێگری لە تیمی بەرگری شارستانی کرد لە خەرکەکەش لە بەرچ لە بەرچ نازانم سەبەکەی چییە لەو حالەتە چارەسەر چی دەبی یان نەمانی داعشە دەبێ داعش نەمینەی داوانەوە دژمنێکی سەرەکی مەیەگە حکمان دژمنی مار و مندار و خاچشمان ئێستاوکە ئەمە دێن بە ترسۆ دێن بخۆی دێنە گوندی باشە لەو لێکوانەیە چار کەس لێقی دەدرێتە ئێستاوکە لێ لە هاتی دوو کەس ڕێی لێبگدا چێ دەگۆچی هەر کەسێک بە شێوەیەک باسی ئەو چیرۆکە دەکا پێم بڵێ ینی تۆ لەسەر ینی ئەو کاتێک کە ئاگرەکە کەوتەوە تۆ لەسەر زەوی خۆت بووی چۆن بڕووداوەکە ئەمەیان دوونیەکە لە سعات تقریبان هەشتەوە لەسەر زەوەکەی خۆم کرێکارم هەبوو جێگام خۆش دەکە لە بۆ دەغڕەکە بدونیەوە کە سالیۆ نابێتەوە بە هەر حاڵ ینی لە بۆ تەسلیم کردنی ئاوان دەبین دانیشتە بووین کاتێک یەکە قیل بۆ گوتی ئەها ئاگر بەرز بووە لە دەغلی بەبووە کو بەرز بووە تەلەفۆنی کرد دەڕاستەک لەوێ دەگەڕا تەلەفۆنمان لەگە کرد گوتی کاکە وەڵڵاهی دوو کەس لە چای هات نەخوارێ هاتنەناو ئەو خانیەی ئەوان دەرچوون ئاگرەکە بەرز بووە دەستی پێکرد کاکە خەڵک بێت تەلەفۆن کە کورە تەلەفۆن لەوەی بکە کاکە تەلەفۆن و فلان کەسی بکەین تەرێکتەر بێ مارمان کاوە دەبێ ئەمە چەند مانگە چاوەڕێ ئەوەندە دەغڵودانەیەکەی چۆتەیانگەنم ئەمن گەلمم هەیە جۆشم هەیە جوێیەکەم دووری تۆ کەمەکەم هەر لە تەنیشت ئاردی خۆت ئاگر دروست لەو لایەن بن زۆر دوور نییە لەو لای من کە ئاگرەکە مەترسی هەبوو بۆ زەوی نەگمە ترسی ئەمە لە ترسی ئەو ڕووداوەی کە دەمازانی ئاگر لە دەغلی بەردەبیتن ڕحمانیە چەند ڕۆژە بەڕاستی دەزانین ڕوودەدا دەزانین کە ڕوودەدا متەئەکدین دەغڕەکەش هیچ بووە ئاگری دەگری هەموو ئیسعدادی خۆمان ئاوەندە کردی لەبۆ ئەوەی بیپارێزی هاوارمان کرد کەس داهات ڕۆی ئاگرکە زۆر گەورە بوو بەڕاستی یانی لە حدی هەموو شتێکی سوودرێ گەیشتە چای و ئاوا بوو تەلەفۆنمان و خەڵکیت کرد خەڵک بەهانەما تو ئەوەی تەلکتەری هەیە ئەوەی توێنرێ بەڵام مشکلێکی ئەوجا بینە سەر مۆزایی پێ عسکەر لەوێ خەڵکی منعکرد خەڵک بستێوێنەرێ چکە پێرمەرگە لە سەتیایە عسکەرەکە لە خوارەیە ئەوان لە بینی هەردووشیان هاتن محاولاتمان کرد ڕۆی ئاگرەکە ڕۆی گەیشتە چیای بەرز بۆ ڕۆی گەیشتە جێ خەتەری گەیشتە گوندی پاڵانیان گوندی پاڵانیان هاتن لەوێندەرێ بکوژێنەوە عسکەر چۆن ناو گوندەکەی گوتی مختارەکەی کرد گوتی بانجەکە نێن و ئەمە هەمیان دەگرێت
حتا ینی هەڕەشەی کرد ئەو خەڵکی کاسب کاریش بوو بالضبط بالضبط خەڵکەکە قوربەسەری لە ناو دەغرەکە ناو ئاگرەکەی ئاگرەکە گەیشتە پاڵانیان گوتی پاڵانیان ئاگرەکە زۆر گەورە بوو تەلەفۆم لەگەر کەسان کەسێک کرد پەیوەندیم لەگەکردن گوتی وەزعمان زۆر خراپە بڕک چوومە پێش حریق لێ ڕاوەستا بوو لەگەر سیارەی شورتەی بەخموری بابە لەو گوتی کاکە ئەمرمان پێ نادەم بچینە پێش ێ باشە چی گوتم کاکە زین چ بکەن گۆ ئەوەی تەلکتەری هەیە ئەوی لە توانای هەیە ئاوی بینی پێشی بەحاوەلە بکەن بیچێڵن لوخاتی نەپڕێتەوە ئێوە خۆتان بوون بەوەی پارێزەری زەویەکان بە خۆمان کردما بخۆم بە هاواری کەس بە هاوارمان ئاگر کوژێنەوە نەبوو هەر هیچ کەسێک نەبوو هیچ کەسێک لۆمان بە هاوارمان بەخۆمان ئێستا تو دەغرەکەت چی بەسەر هات دەغری من دەستایە ئەوزە جێ بدێ بەس ترست هەیە ترسم هەیە ئەمە لە قتیای لۆ خوارێ هەمووی بە تەلکتەری چێرامان لە خاتری خۆرە سۆر پیابیتن دەغر نامینە نەتانی بپەڕێتەوە ئەو محاولەمان کرد تا سعات دوو شوێ خەڵک هات ئەوە هات دوایە عسکەر گوتی ئازم نەواتیە خەڵک ئەوی دەتایان بچیتن لە خۆی تەلکتەری بە بیچێری با ئاگرەکە گەورە نەبی پاشی و گوتمان مارتان کاول کردین ئەوجا باشە چارەسەر چی ئێستا بە چارەسەریمە ئەوەیە بەڕاستی حەقوێ لە مەخموری قایم قام جەنابی قایم قامی خەڵک ئیتیسال بێگری بکەن دوو ئیتفامە لۆ حازرکەن ئەو ڕووداوە ینی واردە دەبیتن هەر کاتێک دروست حد لە حەزەک هەر دەمون کاتێک هەر کاتێک لێ ڕوودەدا کاکە کارزان پێم بڵێ چ ڕوودەدا لەو ناوچێ دۆخەکە چۆنە ئەو شەو هیچ گەونجۆیەک نەسوتا بشکر بخوا لەبەر ئەوەی خەڵکەی گەرە زۆر سەروی 1500 گەنج کە مەخموریان لە گەنج خاڵی کرد ڕیان لەوێن دەرێ کرد و توانیان هەر چۆنەبی بەبەتانی و لێفەشڕە ئەو خاوەن تەرەکتەرەکان هاوکاربوون توانیان ئاگرەکە بکوژێنەوە کۆنتترۆلی بکەن بەڵام چی سوتا پاوان سوتا ئەو پاوانە چیە مەردارە دوو مەرداری سفادەی هەیە خۆراشی مەڕ و ماڵاتیتی لامان کاتدا و ئاژەڵە چیویانەی کە لەو دەشتن ئاژەڵە چیوی ئەو ئاژەڵە چیوانەی لەوێن کە ئاژەڵە زانیان بەرکەوت لە پاوانەکە لە سوستانی پاوانەکەی زانیان بەرکە لەبەرەوەی خۆراشیان سوتا لە هەمان کاتدا پەلەوەرێکی ئزگار زۆر ئەوانەی کە ئێستا وەرزی زاوزەیتیان تەنانەت بەپێی ئەو زانیارانێ ئەمە هیتمان مامزیش بوویتە قوربانی و کەتە بن تەنەکتەر و چکە شەو بەو نەدیترای هاتیە و ویستی خۆی قوتارکار لەنەوە ئاگری هەرێ کە تەبەرێکە و ئەوە بووە زیانەکی زۆری برین ماڵی بۆجانی بۆ ئاژەڵش ماڵی گیانی و بەر ئاژەکەتیە لەمە کەدەوەی خاوەن تەنەکتەرەکان زیانان بەرکەت بە شکانی گاسنەکانیان یا خۆتە پەنسەربوونی تایەکانیان یان بە شکستی دیکەی تراکتۆرەکانیان کە خۆبەخشانە و دڵسۆزانە و خۆنەویستانە و ژیاننەویستانە هاتنەوێن دەرێک هاتنە ئەو شوێنەی کە ئەم بەخۆم کە ئەو شەولەی بوومە ئەو شوێنە لە هەندێک شوێن توانین بڵین 300 متر یان 400 متر لە داعش دووربینە چکەمە چونێ دەرچی گەریەکان لە ناو سەرەتای گەریەکان ئاگرمە کوشاندیتەوە داعش ناو گەریەکانە کاکە ماندوو نەبن سەلامەتی باشە لە مەخمور چ دەکەن چ کارنەوە ئەمە بەخۆمان فەلاحی فەلاحن وەزەتان کۆ لەگەڵ ئەو سووتانە وەزع چەند هەتا تا برێ ناخۆشە وەزعەکە دەترسێن تەبعانە دوو ترسانی تێدا نیە لەولایە کە دەغر دەسووتێ کەس نازانی داعشە جەیشە کەس نازانی چییە باشە ئاگرەکە بۆ کۆنتترۆل نەکرێت ئێستاژ ئەو ئاگر هەر بەردەوامە لەو ناو لۆ کۆنتترۆل ناکرێەوە ئاگرە دەڕۆ بایدی بایدێ هەدی حریق ڕێ خۆت ڕێ خۆت خۆش دەوێتن ئەتو ناتوانانی شەوێ بچی ئاگری کۆنتترۆلکەی ئەتو لەو پەنای نازانی لێ دەدرێت نازان چی لێش ئێستا بۆ چ دەکەن دەغرەکەتان ماوە نەتان دووریتەوە زۆیان گەنمە گەرمەیمە یعنی ئێستا ئەنگۆ دڵتان نەناو دەستە کاملی نەکرد ئەمە دەترسێن خەرکەکە بە عامی دی یعنی دڵەکەی وای لە هاتووە نازانی چ بکەوە بە زۆر بەتەڕە تەر دەدورێتەوە بەتەڕی بەتەڕیوە دەدورێتەوە لە ترسێەوەی کابرا باشە چارەسەر چێ بەڕێنگۆ دیار نییە چت بار کردیەوە جۆیە تازە دووریتیانەوە لە چێن دەرەوە دووریان دەشتی قەرات لە دەشتی قەرات ئێستا فەلاحەکان هەمویان ینی جۆ دەدورنەوەیە بەێ
دەترسانیان وەختی هاتیە وەڵی وەختیشی نهاتیە بە سار لە ترسی ئەو ئاگری و داشی وەختی ناتیە نەخێت بەڵام نەترسانە وەختی بە جۆیەکەی بەهات بە تەواتی نهاتی ینی بەس لە ترسی ئەو ئاگریەوەی دەدورنەی دەکەن یعنی هەرچی فەلاحە هەمووی دەدورتەوە بەێ زیاتر فەلاحە کوردەکانە یان عەرەبیش وەڵا کوردەکان ئەتو ڕۆژانە چۆ دەکەی بەێ زۆر دەدورنەوە هەر زۆر هەمووی دەڕاستی هەولێری هەموو تقریبا نهاتی دەڕاستی ئەو لێرێ واتیە بەێ ئەم دەشتە بەرفراوانەی کە ئێستا دەیبینن تەواوی دەغڵودانی جوتیارانی کوردەوە و بەشێکیشیانی عەرەبەکانە لێرە بەدواوە تەواوی ئەو دەشتە کە ئێستا وەکو دەیبینن کاک جبرائیل زوومی بخەسەر ئێستا بەشێک لە دەغری کوردان ئاگری تێبەربووە و دووکەڵێکی سپی لێرە بەرز بۆتەوە. ئاگر لە گەن و جووی جوتیارانی کورد بەردەبێ لە نزیک ماڵەکەی تۆ باشە بینیت ئاگرەکەت بینی؟ بەری ئاگرەکەم دیت گەورە بوو؟ ئارێوڵ ئاگرەی زۆر بوو یعنی زار زۆریش بوو نەک بریا زۆر باشە بۆ ئاگرەکەوتەوە چی زانی لەبارەوە ئاگرە؟ بە قورعانەوە ئاگرەوە بە حسابی ئەوەی کە تەلەفۆنی ساڵاتمان کردیە لەگەر جەماعەتی وێندەر درێن داعش سوتاندی باشە پێم بڵێ ئەو دەشتە بەرفراوانە گەنمی زۆری لێوانە چێ دەی پارێزیەوە؟ والله ئێستا حالیان بە حساب دەبایە حکوومەتی عێراق بپارێزی بەڵام حکوومەتی عێراق ناکە پاراستنەوە بۆ؟ ناکە پاراستن کە ئاگری گرد ئێستا هەری قبول نەمەخۆلی قووە دووسێ هەمەر دەرەچوم ئەو هەریقی ببردباوە ئاگری کوژان بایەوە بەڵام ئەو دەسەڕای هەندێکمانە عاد بووە لە هەولێرش هاتووە لە هەولێرش هاتمانە عاد بووە کە بچن باشە لەبەر چ نایێلن ینی لە هەولێرە تیمێکی ئاگر کوژێنەوە دێ دەغڕودانی کوردان بکوژێنیتەوە بۆ ڕێگایان پێنەدا ئەو ڕێگایان پێنەدا حکوومەتی عێراق باشە هەر دەڵێن داعش کەوتۆتە خۆ جموجۆلی باشی دەست پێ کردووە ئەتوو لێرە بە شەو و ڕۆژ دێرەی جموجۆلیان چی دەکەن؟ بە قورعان جموجۆلی هەیە خاستە مەسەن لە منتقەی تکردی تو ئەولاوە بێ حسابێکیان لەو منتیقە شەیتیان کە شەودا دێ ئەوانە لە چای دەستنە خوارێ دەستنە گوندەکان وەزعەکە خەتەر بۆ یان نا؟ تقریبان بەرەو خەتەری دەچ بەرەو خەتەری دەچ ینی بە ئینسان بە ئارامی لە ماڵ ناتوانانی خاستەن مەغمورش لەوانەیە تهدید بی مەخمورش طبعی ئەو خەرخی قەراج مرتەحانێ و ئیسراحات ناکات بەرەوە دەغڕودانەشی زۆریان چاندیە ئێستا بە ترس لە زوادەچن دەڕاستەی دەبن کە زۆر پێڕاگەیە جوێەکەی دوونەوە ئەوەی پێڕژنەگەی هەدەی پێڕژنەکەی تقریبان بەتەڕی دەیدونەوە لە ترسان هەل چێ؟ هەل چێ بەڕێیت و چ بکەین؟ بە قورعان هەل چێ هەل ئەوەیە وێنەرانی کورد کە بچنە بەغدا ئەو باسەی بگەینە بەغدایە دەبی ئەوان ئیشی لەسەر بکەن ئەوان ئیشی لەسەر نابێ و ناوچە گەورە و گرانەوە ناوچەوە لە بێتن کە مەسەن ئەوانەکە ئیشی لەسەر بکەن قۆتەچی لە مەغموری قۆتی حکوومەتی عێراقی کە زاری ئەو حالەت ئەگەر حکوومەتی عێراقیش پێی ناکرێ بابێتە بڵێتە پێشمەرگەی فەرموەرێ ئەگەر حکوومەتیش پێی ناکرێ ئەوە پێشمەرگا ئەلێرە مەوجودە سالیوا چاردە ئەلێرێ تقریبان 2000 قسوو نەفەرە بەخوای ئێستا ئەمر بکەن ئەو منتیقەی هەموو دەپارێز. کاکرماچ پێمان بڵێ خوێندنەوەت لەسەر ڕووداوێکی لەم شێوەیە لەم قۆناغی ئێستا چییە؟ تاکیدەوە دوای نەمانی هێزەکانی پێشمەرگا لەو ناوچانی کە مادەی 140 بن ئەو ناوچانی دەروی ئیداری هەرێمن کە پێشتر پێشمەرگا ئەنی لە ڕووی ئەمنیەوە پارێزگاری لێ دەکرد تاکید ئەو ڕووداوانە ڕووی نەتدا بەڵام بەداخەوە دوای ئەو ڕووداوانی کە هاتنە پێش 16 ئۆکتۆبەر پاشی نەمانی هێزی پێشمەرگە لەو ناوچەیە ئێستا مەجالەکە زۆر فراوانتر بووە بە ئاسانتر داعش دەتوانانی جوولەی تێدا بکە پاریش دیسانەکە داعش دیسان دەغڕودانی خەڵکی سیڤیلی ناوچەکەوای داعش بووە بەڵێ تاکید ئەم جارەشە داعش بووە و پاریش هەر داعش کردی ئەم ساڵیش داعش کردی بۆیە ئەو بەداخەوە دەڵێن زەرر زیانێک بەر خەڵکەکە کەوتەوە کە ویش سەبەبی ئەو بۆشایە ئەمنی کە ئێستا لە مابینی هێزی پێشمەرگە و هێزەکانی عراقی هەیە هێزەکانی عراقی وەکو پێویست نەیانتوانی سنوورەکە بپارێزن و نیەتیشیان نیە بیپارێزن چکۆگە پێشمەرگە لێ بە تاکید ئەو وەزعیکە ئێستا هەیە بەڕووی نەددا. باشە ئەگەر داعش دەستی هەبێت لە دروستکردنی ڕووداوێکی لەم شێوەیە سووتانی دەغڵودانی خەڵکی کوردستان
سەبارەت بە تیمەکانی ئاگرکوژێنەوە کە لە هەولێرەوە دێن بۆ شوێنی ڕووداوەکە بەڵام سوپای عراق ڕێگەیان پێنادا هێزەکانی ئەمنی عراق ڕێگەیان پێنادا خوێندنەوەت بۆ ئەم مەسەلەیە چیە؟ کاکە هەر دوێنێ دوای ئەو ڕووداوانی کە ڕوویدای ئاگرکردنەوەکەی هەواڵانی خۆمان و جەماوەری تێکۆشەری خەڵکی مەخور پەیوەندیان بێ ئێمە کرد ئێمەش پەیوەندیمان کرد بەڕاستی هەم وەزارەتی جەنابی وەزیر و هەم جەنابی پارێزگار و قایم قامیش لەسەر خەت بن بۆی بتوان هاوکاری خەڵکە سیڤیلەکەی وێن دەربکەن لێرە ئاگاداریشیان کردنەوە کە سارەکانی ئاگرکوژێنەوەی سنووری پارێزگای هەولێر ئامادە بن بۆی بچن هاوکاری خەڵکە بکەن بەداخەوە هێزەکانی عراقی گوتیان ئێمە ناتوانین لە ڕووی ئەمنیەتەوە پارێزگاری لەو تیمە بکەین خەم ناکرێت تیمەی ڕەوانی شوێنێک تەنانەت نەیانتوانیوە پارێزگار لە تیمێکیش بکەن لە ژێر دەستاڵی خۆیان ئەگەر ئێمەش ڕێگەیان دابا ئێمە دەمەتوانی پێشمەرگان لەگەڵ ڕەوانکەین بتوان پارێزگاریان لێ بکەن نەخۆیان ئامادە بوون پارێزگاریان لێ بکەن نەڕێگەشیاندا تیمەکانی ئاگرکوژێنەوە بچی و پێشمەرگە بچی پاسەوانیان لێ بکە بەداخۆ دەڵێن ئەو واقعی کە هەیە کە ئێستا لەو ناوچەیە بەداخۆ وەزارەکە وایە دوای 16 ئۆکتۆبەر واقعەک دروست بووە هیچی لە ژێر دەسەڵاتی ئێمە نەماوە سەروەت و سامانی جوتیارانی کورد لە دەڤەری مەغمور لەژێر مەترسیدایە ئەوان دەڵێن دەغرەکانمان کە ڕەنجی ماندووبوونی ئەم ساڵ و چەندین ساڵی خۆمانە ئێستا لە ژێر مەترسی گەورەی هێرشی داعش و ئەو خەڵکانەیە کە حەز بە بوونی کورد لەو ناوچەیە ناکەن بەشی زۆریان پێیان وایە تاکە چارەسەر بۆ پاراستنی سەروەت و سامانی ئەو جوتیارانە لەو ناوچەیە گەڕانەوەی هێزی پێشمەرگە و نوێنەری کوردانە لە بەغدا بە شێوەیە کەوڵ بدەن لە ڕێگەی سوپای عراقیشەوە زیاتر ئەم ناوچەیە سەقامگیر بکرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ